اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سلااو هاوڕانی خۆشەویست بەخێر بێنەوە ڤیدیۆیەکی تر لە فیفا 23 و لە کارێر مۆد. ئەم جارە هاتینەوە لاتان گەشتوینەتە سیمی فیناڵی کوپی ئیسپانیا لە پلێرەکەی کە دروستمان کرد بوو لە ڤیدیۆکانی پێشوو بە ناوی عەبدوڵڵاوە بە ناوی خۆمەوە. گەشتینەتە ئەوەی یاری پێش کۆتایی لە کوپی ئیسپانیا. جا هیوادارم لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و داوای لەبیر نەکەم کەم ڤیدیۆ دانین و هەنێ یاری هەیە هەر پێم مەجالمان نێویکەین. ئیشەڵا بە پێی مەجال ڤیدیۆی زیاتر دانین. با بڕێنە ناوە ئەمە چی بکردم وەالحاصل هەر لە خۆ هەنێشتی شەکەن گوێمێنێ پارەکەشمان باشە. با بچینە ناو یاریەکە و بە لینجە دەری و 5 دقەیی لەبەرێ فریە یاریکی تری بشکەوین. جا بە یەکەمجا هەر یاری بە خۆمانەکەین. بۆ یاری دووەم یاری بە هەموو تیپەکە ئەەکەین، ئەتوانی واش بیکەیت لەبەرەوەی ئاستی باشتر بێ، ئەتوانی ها گۆڵەکان هەر بەوەی خۆ بیکەیت. ئەوە بەرەو یاریەکە کاسلمیرۆ پێم مەبێ کاپتنەوە پیشانیە. ئەی لەو ساحە کە خۆش بەخێر بێنە بۆ یاری نێوان ڕیال مەدرید و گێتیڤ CF لە سیمی فیناڵی کوپی ئیسپانیا بۆش ساحەی خۆمانە. زانین ڕێیتینگەکەمان لە 7.5 بەرزتر بێت، یان براو بین یان تعادل، ئەوەی تریشان یان گۆڵ و ئەسیستێک بکەین، هەر یەک دانیا بکەین وەسە. لەو غەڵەتە لە دەقەیەکەوە خەی ناکە مەلاش غەڵەتەکە ئەبێ وەرەمان بەرز. لێرەوە هان ڕۆشتم داڵیە ئەیکل و شیشە ئەدت خواوەرە جەو مێنێ گۆڵمانوە ناکرێەوە شیشە بە گیریە ناوین دەلیە ئۆفساید. ئەوە لەسەر نووسی کریستیانۆ ڕۆناڵدۆ چی فریانەکەوتم. هانێ هەڵیێرە بۆ نەیەڵا نەیەڵا دەی وەرە 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 دەبیگرێ و تۆپە ڤالڤێردی سوور نەگرێ قەی ناکە خەری بوو ئیمزارێ وەرگری. کاسمیرۆش لەقایە نە هەڵیە درەنگ هەڵیەن کاکە سەری لێشەوێ نەکەی بژی کۆرتووە هەڵیێرەوە پێشۆ ئەو ئەسیستەوە تۆ دەی ئەوە لبوو گەشتایە دا هەڵیەکە کەکەی وەختێوەیە فەرمودەی دا هەڵیە ئەخ نەڵێ خولانەوێ لێن بەرەو گۆڵ
دەبمە فەوتێنە Alenia. ئەو تۆپە جوانی فەوتان Arambari. Well, a shocking pass, really. ئەی بژیت ئەوە ئەسیستە وەڵی لەوم دەرکردبەت لەویدە دەرنەکرا دەبیگرن بە قوربانە Sarabia. Arambari. Casemiro. Well, the attacking options appear plentiful. ئەها گۆڵ بەری کەوت ئەینە گۆڵ بوو Well, from that sort of position, you should really be testing the Andy. goalkeeper. Has to hit the target. ئەو بوو نەخێڕ لەو بەری خوبەری نەکەوت ئای بە تەمام گاتە ئەوتی نەگەشت ڕەکە 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 They need to get tighter. Ronaldo at the Hey. ready. ئەی بژیت من نەبووم ڕۆناڵدۆ ئیتفاقمان چییە A huge moment. ئەی بژی شێرەکە کورە شێرمانە گەڵا شێر خۆگاڵدانیە Replay, and it's a really inviting ball played into بالیاتە زۆر بەدڵم بووە ها خۆم بۆ حازە کردبوو نێڵا He just seems to have a great understanding of where to place himself in the box. That's a very good goal. ئەی بژیت دەست خۆش با بڕۆین بەرەو گۆڵی تریش ئەمە دەقەی 35 بێ هاتریکێکم But the scoreline standing at 1-0. باشە بوو تۆپەمان بۆ هەڵ نادرێ هجوومێک ببەم هەر یەکەم جار تۆپێکم فەوتان و Ball back. تاو Federico Valverde. Abdullah. This is Kroos. نایەڵە نا ڕێک قەتعێک تاگەن So plenty of forward momentum from Real Madrid here. دا هەڵیە Casemiro. Can he finish? دەبوو هەڵی نان بێجار داوە دروستم کرد کاکە هەڵیە Has it. گۆڵ کرا بوو مەجال هەبوو Damian Suarez. دەڵێی سەنەوە هەڵی یەکسەر And control a big part of his game. So 1 minute of stoppage time. That's ئەی what the ڕێیتینگەکەم officials have said. زۆر زۆر دابەزیوە Keita. دەیدی هەڵیە تازە فریان ناکەی And the first half is in the history books. ئەوە here جەمیەکەم at تاوا بوو Bernabeu. بە ئەم پەڕێنین دای بە با سەرێکی ڕێکۆردکەمەوە و تەواو با بڕۆین بە جەمی دووەم Second half excitement to come, we hope, here at the Bernabeu. نەهێڵە دا هەڵیە Plenty of support here. Ronaldo. دە لی مێ کاکە پاسێ بە و با گۆڵەکە بێ They're making a change. And he keeps going. فێری خولانەوە نەبووە بێ ئەو Just one. سکیل پۆینت و ئەو شتانەی زیاو بکەی ئەو هاتنە ناوەی یا هەم بڵین ئەی خولێنێتەوە بێ ئەو شتانی بۆ دابنی Luke Thomas. بە کوردەکەی بەیاتی زۆری پێ بکەیت و لیڤڵی بەرزکەیتەوە Well, Chelsea have been busy in the transfer market, and the contract situation has been ironed out. We could see him in action pretty soon, Stuart.
ئەو نەسەریعە کۆنتڕۆڵی بۆ ناکرێت لەوانەیە ویستم پێشی خەم ڕێتڕایتینگەکەم هەر زۆر نزمە ئەسیستێک کوڕە گۆڵێ ئەوانە یەکسەر بەرجێگاتەوە چاولی نادامی چۆن ئەی بۆ دەوڕە گۆڵەکەی نایاڵێت ئەوە زۆر خشک لێمدا یعنی بەعەرزە ئای ئەوە چی گۆڵە وامزانی گۆڵە خەرێکویستم بڵێم ئەی بژی و کەچی گۆڵ نەبوو وەرە عیبە گۆڵێکمان بۆ نەکرێت دەتخوا باشە سی چۆن فەوتانی باشە وەریگرتەوە کە سەریعە دەلیە دەتخوا ویستم ئەو گۆڵکە کاکە ئەسیستەکە بۆ من بێ ئێستا ئەوە بێ بە ئەسیست و باشە بۆم نایە لەیگەڵە دەی کێشەمانیەوە ڕۆناڵدۆ دەقەی 67 یە گۆڵ ئەسیستەیە کورە ئەوانە زۆر دەوە بینن بوو 65 باشە بەرز بووە دەڵێ چەنن عیبە وەڵی خۆی خشان لەو کاتەیە بە ناگەڵیانە ڕێی یاڵا هەڵیێرە دەی مەیفەوتیانە بە قوربانە مەیفەوتێ مەیفەوتێنە کاکە خۆ جوان دیارە ناگات دەدیدی لەم لاوە ئەی هاوار بەوە 50 جارێ نامانەویە و لەوێ فوتێنن دەبێرێ ڕێگەتان لەو ناردنەبوو بەس حەیف هەرگرتیوە تۆزە ئەوانەی نوقسانە نانە ئەوە گۆڵ نابێ چونکە دوور بوو لە گۆڵ چیوە خۆی پیای کێشێت تۆپەکەی وە ناگیرێت ئەبێکسە لەو کاتانە پاڵ بڵێ لێتوە بیگرەوە قوربانە ئەی بژیت دەرناچێ هێزی دیانەمە دەبیگرن ئەی خۆگرتی دە هەڵیەن تا دەقەماوە دەقە نەماتەوە ئەی بژین ئیسفادەمان هەبووە وام بڵێم تۆزی ئیسفادەمان هەبوو چونکە ڕێتینگەکەمان بردووە بوو ئەسیزوە بوو ئەوە بۆ فیناڵ
اما لا بين با پەلەمەکەم با ئەوشتم دەربخە بزانم چەنە یاومەتێ ڕێتینگەکەم بوو بە چەند ئەسیست 0 شۆت تارگێت و تەواو And the contest begins. شتەکانی چەنێ ئەمێ بۆ دەری نەخست لێرەوە دەریقاوێن مابێت بەر ئەتلەتیکۆ مەدرید دەگەوین ئەها یەک دانیانی بە حساب کردوم ئەوەی کە وتی بین ئەوترێ تریان وتی بە 7.5 بێت نەبوو ئەو شەمەتی یان گۆڵێکیان ئەسیستێک هەر نەبوو بژیت وری گیانما بۆ بوو گۆڵێکی لێنە هەرە دۆڕێن یەک سێڤی بکەم لە بیرم نەچێت ئەنجارە ئەم تەمرینەی زۆر دەورە بینێ ئاستاگە وەرزەکاتە لە بەرچاو ڕاهێنەرە ئەجارێ ئەمە بکەین بزانم یاریەکە کەوتوتەکەی ئەو یاریەی ئەوەتە ئەمە فیناڵە یاری دووەمەکەین پێم وابێت یەڵا بەرەو یاری دووەم بەرامبەر بۆ شوێنە هاوڕانی خۆشەویست گەشتی نێرە و یاری چامپیۆنز لیگ بەرامبەر کێ پاریس سەن ژێرمان ویستم یاری دووەمیش کە ئیکەم لەم ڤیدیۆ هەر بەرامبەر ئەو شوێنە بێک یەکەم یاریمەندیا کرد بەڵام ئێستا بەر پاریس کەوتی نەبێ ئەم یاری پەڕێنەگە بچین بۆی جا ئەم ڤیدیۆ هەر یاری دووەمی بەرامبەر پاریسە بێ ڕێک ڤیدیۆکە تریش یاری دووەمی هەردوو ئەم یانەیە کە ئێستا یاریمان لەگەڵاگرن ئەوەی کە ئێستا یاریمان لەگەڵ یاری دووەمیەوێت یاری دووەمیش بەرامبەر پاریس جارێ با یاری یەکەم بکەین لەگەڵ پاریس بزانین چۆنە بێت بە ئەم تراینگە بکەین بەس نەڵێ بەدلوشتمەکە بە سەیرێکم زامانیە تا سەرەکیم ئەوە ئێستا یاری پێشەوە کە پەڕانم بۆ ڤیدۆگە بەدلی کردم دەقەی 68 دوێ نامێناوە چونکە تۆزە ئاستی دابەزی بوو جابێ ئاستی بەرزکەیتەوە هەم بەرزم کردەوە تۆزە باشتر بوو جابە بڕۆینە ناو یاریەکە و حەزم لە تیمەکە نییە چونکە بە قۆتەکە لەوەیە خۆ بزانی چۆن یاری بوو کەساگەی سەرلینجە دەریە هەر وەکو جارەکەتر و 5 دەقەیە و بارانە ئێمباپیە و کاکە میسیان کڕیوەتۆ بەرشە ئیترەوانی هەر بە قوتن بەشی خۆیان با بڕین لە ساحەی پارێز یعنی یاری دووەم یاری گەڕانەوە ببەحسە الله لەو ساحە و تەرتیبات پۆلیس بەخێربێنەوە یاری نیوان پاریس سەن ژێرمان و لەگەڵ ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگ بزانین چی ڕوئەیە لە ساحەیە بەبزانین چاڵنجەکانمان چین ڕێنتیکی لە 7.5 بەرزتر بێت و 10 پاسی جوانەوە هەموو ئەڵێت لەگەڵ ئەوەشیان تیمەکەیەوە بزانم والحاصل بە دەست پێ بکەین ئەو بۆ غەڵەتەی کرد زۆر سەریعان زۆرەوە چییە یان لە بەرچاوی مناوایە نەکەن لە یەکەم دەقەوە نابێ ئەوە چی بوو ئەوە کێ بوو ڕۆبێرتۆ فیرمینۆ ئەو زەمان نووسراوە ڕیانە ڕوو چۆن حەیان بدین بە قورعان برا بەخواتن پاسم بەرەدەی
Will he be able to trouble them here? دلية Wonderful أي chance. And still danger here. والله قرتي بس بقوة بو Well, nothing Gertie. untoward happened. Quite a lot of discussion about him prior to this game, taking on his old club, and that can bring with it a few complications. Well, for some reason, playing against دي your old كاكا club can be طوبة هلان you just feel that bit of برنيلي extra يقول كحيما نشيل دقيقة He must هي هو oh, commanding لا goalkeeping. الرحال ما نشره And played short. هو طوبقين دالهم كوا طوبقين Firmino. Made sure nothing came of that. ها لو جنبك ديو بنا Firmino. But a crucial intervention inside the box. ده حاليا ما مجيان Hakimi. Here's Ronaldo. أخ He couldn't maintain نيالن possession. بس أنا تو Marco Verratti. Attacking possibilities for PSG. But it fizzles out thanks to that piece of defending. Ronaldo. Return to Ronaldo. Well, tremendous ما block. خواب راجوان بو بخواد ياريك قال أقلاني Vitor Ferreira. حقي خوي وشو اللي بعد A bit of running room now on the wing. Who can he pick out? نكي Surely. Magnificently. امبابي غلط زور غلط نزيك بيتو stop that. يكسر الجول Trying to pick out a teammate. بران الرو Defending. Cleared off the line. اي بران الرو جاري يدري جابو شي بين بفليم There's a cover up. ها Well, there's the ليه ده تولي جول That was نبو nowhere near to crossing the line, was it? It's a short corner. Verratti. And here's Fabian. Determined. ده defending. باس يا بان Putting it wide from باب there. الرون. Disappointing. Cristiano Ronaldo. مو باس نهاية تو عمر نويني Now can they make something? دبرة دي يكي برا It needs an accurate cross. Ronaldo. ده مو باس نهاية اللي وياكاكا Flag raised. يخ Offside. كأوف سايد مو باس يا نازاني چيان ليونا دفاعيان بقوته Verratti now. Vitor Ferreira. دي لي سنة Showing fine vision. أخوامك خوش من لقول أنا بقرمه Scoring chance perhaps. نكي برانا الرو He clears it out of harm's way. Abdullah. دي This is Kroos. ده هالية زو Well, intercepting it. Lovely ball over the top. نكي جول نكي أي يا واد وشي Deserved. سولر والله يبريك الدنيا بفليم The lead standing at 2-0. باش تخوى باساته And PSG pushing forward with options available. Firmino. نكي Hernandez. And the snuffing out of the cross there. دلية بودرو برانا الرو درشو Not much defensive cover there on the flank. وكي اللي منابيتو Well, nothing comes كاكا of it. نايلي والله نايلي Ferreira. And just
1 minute of time added on for stoppages. تتخبي كان لي سنة عمرتان نميني Forwards. أخوة مسيح موزان Composure. نا شكون نبو And so the half-time هاي هاور والله حيمان شو دقيق شوار لقل دقيق سيوهاش دو جول يعني كدوا هدا ما نبضين غيناك انتر يكي كدوا لأتلتيكو مدريد بابرين And they begin the second half in the first leg of this Champions League round of 16 tie. ده كي بيجري وشي نقول يعني سودا وتو ايه Possession one. دبرو عيبة Good looking sequence. Great blow. والله إني يلا سوي مقاقاتي ببرس كدوا أمي أنا غلطي من بو Kimpembe. It's with Carlos Soler. هجومي كي زوجو عم بو رونالدو جلنا أبو نكي Verratti. Here's Mbappe. دي Fabian. Mbappe. مش شي بران الرو For his second, but the keeper شي كان لو equal جول to the شي task. دعمه Well, he's looking really lively, isn't he? Every time he gets the ما ball, he قلت لهم looks a هجوم threat. هالقرانة أقول كيني نا برو عفودين Smuggled away. Well, the back pages and social media chock full of transfer rumours, but there does appear to be something behind this. What do you make of it, Stuart? ده جولك They've now made an official bid والله for him. باش بواش دار شو دو سجل هاتنا Where الري his future lies. بالية وناو Cross with the corner. تلية Well, no problems defensively. Can he أي convert? بجيت Superb بس block. بخوا يجنبو يا رزاني لبرابو Theo Hernandez. أخوا مخوم نقرمو دارينا يعني أو تا ها تيرا سورة قدر قدر بقرر وجي خوب Verratti بس now. نابي كاكا نابي هالبوصي Now, what can Paris Saint-Germain do from this position? And the challenge halts them in their tracks. لا أوف سايدة Eduardo Camavinga. دبرو دي He must finish. انتو خوا بنالتي كاكا خو جوان دي رجلك يجري Fantastic stop. واقعا ليبو Well, we have a mouth-watering tussle from La Liga coming up for you here on EA TV. It's Real Madrid against Real Betis. Well, that should be a really good game between two entertaining teams in a great stadium. دبو فوتاني تو خوا Counter-attacking, very much an option. دو جول يعني كاكا عيبة والله Soler. Now potential danger. اي هوار There it is. او كديان بس Keep coming. No stopping them today. والله يبرأوا هنا بيشونا حقيبو It's a lovely ball in behind, perfectly timed. او كامافينجا دابوزي Shocked if Mbappe missed out. He just keeps showing us what a top finisher نا he is. حقيبو او جولم ناكر رجلك يقدر نيلا برو 20 minutes to go in this one. Hmm. And he's given it away. يبو بلا اكي Fabian. Soler. او جول ادريش ها By the crowd. So missing the اخو بخوا برو جول وادني وين هاجيرا Well, it's a difficult skill to get right, but he almost pulled it off there. He made such good contact with the ball. Toni Kroos. بران الرو شون دري كم والله يجاجاري جرق شو جولن بحساب فنونا ضمنيك يعني غلطك Theo Hernandez now. Fabian. Firmino. Tremendous شي اكاد بو جول امبابي او دابوزي it is for PSG. تا حقي خويتي چونك اسمان هیچ باش نبو دای بازاندم او در ناکوید قلی چی کرده دی الله
ئەڵێ سیمولێتر ڕێست وەچ ڕێست بە سی یاریەکەم بزانین چی دێت تا تۆزە سەیریگەین زایگین بەبێ ئەمە باشترە کێ بوو هاتە ناوە Soler. مێندس نە It's a perfect challenge. ئەو کابراوە نازانم چی Just 10 minutes remaining here. ڤینیسیۆس لە ناوەیە Federico دەی Valverde. گۆڵێکان بۆ یاریەکەی تر بە باشتر بێت Oyarzabal. خوا ئاخر بۆ خۆی نەڕۆی وەڵی خۆی بڕۆشتا باشتر بوو Here's Fabian. Nuno Mendes. Good looking move this. Well, danger averted. De Bruyne, thanks De to Bruyne his goal again. teammate. Oyarzabal. Mendy has it. It's with Oyarzabal. مەگەر ئالو کاتانە پێشێخی کە خۆی سەریعینە Winning it back. بە تۆپەگۆ ناتوانێت دیسانەوە سەریا بڕۆ Doing well to keep possession. ئەو گۆڵ لەدر نەگەن خەی ناکە Victor Pereira. دەبڕۆ خاوێکاتو نازانم وە خاوێکاتو Well, if you're wondering about added time, 2 minutes it'll be. And They- there's the feed into the box. بابە لێو چۆن Well, گۆڵە far کرێ from the ideal تاوا setup, بوو and the goalkeeper had it pulled away. ئەوە تاوا And that's the end of the story. ئەمە This match سێ هیچ بە anyway. پاریسمان دۆڕان PSG with the مەحاڵە لە advantage یاریەکە after 90 تریش بتوانین بگەڕێینەوە یاریەکە زۆر نازانم بۆمان نایهاو با بچینە دەرەوە زانم ئەو تۆپی من پیشان نایەتەوە کە خەریک و گۆڵکەم جەماعەتی خۆشەوەی زاتینە کۆتایی ڤیدۆکە وەک بینیتان ئاسمان زۆر خراپ بوو ئەها ئەبێ زیاتر یاری بکەم و شتی زیاترم بۆ بکرێتەوە سکیل پۆینت و ئەو شتانە ئەوە ئەسیست لیدەر یعنی باشترین لیدەری چامپیۆنز لیگە باشترین کە ئەسیستی زۆر کردووە وەلحاصڵ بینیتان دۆڕاین 3-0 ئەبێت لە یاری داهاتوو هیچ نەبێ 4 گۆڵکردن جایبینەوە یان بە پەنارتی ئەو شتانە جابا کۆتایی ببێنین لێرە و تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تری فیفا 23 خواتان لەگەڵ هەر لە خۆشیان